ئەو کەسانی کە لە دنیادا نوێژیان کردو و بەردەوامن هەتا مردن نوێژ دەکەن، ئەوانە کەسانێکن خوا ڕێزیان لێ دەگرێ، چونکە لە دنیادا بڕیاری ئەوەیان داوە حەزیان لە بەهەشتە و نوێژ دەکەن. خوای گەورە دەفەرمێ والذین هم على صلاتهم يحافظون، ئەهلی بەهەشت یەکێک لە صیفەتەکانیان ئەوەیە لە نوێژکردن بەردەوامن، پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن، چونکە ئەهلی بەهەشت ئەبێن نوێژ بکەن. بەڵام خوای گەورە دەفەرمێ ئولائیکە فی جەنات مکرمون، ئەوانەی کە لە دنیادا نوێژکەر بوون و نوێژ خوێن بوون، ئەوانە لە بەهەشتا مکرمن، واتە ڕێزیان لێ دەگیرێ، ڕێز و حرمەتی تایبەتیان لێ دەگیرێ، چونکە لە دنیادا نوێژیان کرد. بەرووبوومی نوێژەکەیان بەهەشت و ڕەزامەندی خوایە، بەرووبوومی نوێژەکەیان ڕێز و حرمەتێکە کە خوا لێیان دەگرێ، مکرمون، ئەوانە بەڕێزن، ڕێزیان لێ دەگیرێ. ئەی ئەهلی دۆزەخ، ئەوانەی کە لە دنیادا نوێژیان نەکرد چییە؟ حکمیان چییە؟ ئەوەی کە لە دنیادا نوێژی کرد بڕیاری دا حەزی لە بەهەشتە، ئەوەشی کە نوێژ ناکە هەر لە دنیادا بڕیاری دا و حەزی لە دۆزەخە، ئەگەر لەسەری بمرێ و تۆبە نەکات. پرسیارەکرێ لە ئەهلی دۆزەخ ما سەلەکەکم فی سەقەر، بۆچی چوونە ناو سەقەرەوە؟ سەقەر پەنا بخوا یەکێکە لە جەهەنمە سەختەکان، ناوی سەقەرە. ئەهلی بەهەشت بە ئەهلی دۆزەخ ئەڵێن، نوێژ خوێنەکان بە نوێژ نەکەرەکان دەڵێن بۆ چوونە دۆزەخەوە؟ دەڵێن ئێمە لە دنیادا نوێژمان نەکرد، قالوا لەم نەکن من المصلین، ئێمە نوێژمان نەکرد خوا خستمانێ سەقەرەوە. دەی ئەمڕۆ بڕیار بدە